هەر کەس و دەوڵەتێک مافی خۆیەتی چۆن سەیری ئەو بابەتانەکە، بەڵام ئێمە وەکو کورد و هەر میلەتێک مافی خۆیەتی کە شانازی بە ڕابردووی خۆی، بە جوگرافیای خۆی، بە میلەتەکەی خۆی، بە ڕەسەنایەتی خۆی، بە شارستانەتی خۆی بکە. ئێمە میلەتێکی زیندوی ئەم ناوچەین، بە تایبەتی لە دوای حەزارەتی دووهەمەوە کە دوای تۆفانەکەی نوحا و هەموو کەس شایەتی ئەو ڕاستەقینایە جوگرافیای سیاسی ئیسا چۆن دابەش بووە و لە ئەنجامی ملانێ سیاسیەکان و جەنگە جیهانیەکان و ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان چۆن فۆرمی گرتووە، ئەوە بابەتێکی ترە. بەڵام ئەوە خاوەندارێتی و ماف و مێژوو لەو میلەتانە ناسەنێتەوە کە ئێمە میلەتێکین سەرەتاکەمان و ڕابردووەکەمان و جوغرافیاکەمان نەک هەر لەو چوارچێوەیە، بەڵکو لە نێوان دەریای قەزوین و دەریای ڕەشە دەستی پێکردووە ژیاوین، بەڵام لەگەڵ هەموو میلەتانە بە ئاشتی ژیاوین. ومێ دەکەم میلەتان جوگرافیای سەرزەمینەکە خاوەندارێتەکەی بۆ خی گەورە ئەگەڕێتەوە بەکار بێنن بۆ یەکتر قوبوڵکردن و بۆ ئاشتی و بۆ پاراستنی ئاسایش و ژیانێک و ئابوورێکی باشتر نەک بۆ ململانی سیاسی. جوگرافیا ئەگەر هیچ کەسێکیشی لەسەر نەژێت تایبەتمەندی نەتەوەی ئەو میلەتانە لە دەست نایەت، بۆیە شوێنێک بەوە ناناسرێتەوە کە ئیستاکیە لەسەری ئەژی یان لە ڕابردووەکیە لەسەری ژیاوە ئەگەڕێتەوە بۆ قوڵای مێژووی و شارستانیەتی کە هەیە کە من ئومێ دەکەم مرۆڤایەتی هەمووی گردون و گۆی زەوی بە جوگرافیای خۆی بزانێت، چکە ئێمە لە بەردەم هەڕەشەکانی تیرۆرە، لە بەردەم هەڕەشەی کۆرۆنایە، لە بەردەشەی گەندەڵیە، دیکتاتۆریە، ساختەکاریە، مەوادی مخەدیرە، هەمومان قوربانین و هەمومانە بێ لە سەنگەرێکاوین بە پێچەوانەوە، هەمومان لە سەنگەرێکین بۆ چەسپاندنی ئاشتی، بۆ دیموکراسی، بۆ ژیانی مەدەنی، بۆ پێکەوە ژیان، بۆ ئابوووریەکی باش، بۆ ئاسایشی بۆ حکومەتێکی ڕەشید کە ئومێ دەکەم میلەتانی ناوچەکە و دەوڵەتانی ناوچەکە لەسەر بنەمای یەکتر قوبوڵکردن و ڕابردوو ئێستا و ئایندەیەکی هاوبەش کار بکەن نەک لە شتێکی تر.